بەتایکیدی ئێمە لە قازانجی دەوڵەتی داگیرکاری تورکیا لە قازانجی هەموو ئەو دەوڵەتانەیە دەوڵەتەکانی دراوسەیە کە دژی کوردن بە کۆی گشتی لە قازانجی هەمویانایە چونکە ئێمازانین شەڕی براکوژی تەجروبەیەکی زۆر ناخۆش و قورسمان هەبووە لەگەڵیا تەمە ناکەین ئەمە دووبارە نەبێتەوە هەردوو لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی سەرۆکەکانیانەوە هەردوو حیزبی سەرەکی هەم بتوانن دانیشتن بکەن پێکەوە بۆ ئەوی بگەنە ڕێگا چارەسەرێک ئەزانم گەورەترین کێشەی هەردوولا لەسەر شنگالە ئەتوانن چارەسەر بە ئەو کێشەیە دابنێن تا پەرە نەسێنێ و ئەم هەموو کوڕە کوردە شەهید نەبێ داواکاریمان کردووە داوای من وەکو خۆم داوای سەرۆک وەزیرانم کردووە کە بێتە ناو پەرلەمان بەتایکیدی ئەم هەفتەیە بڕۆینەوە ئیمزای بۆ خۆکەمەوە بۆی بێتە ناو پەرلەمانەوە و هەروەها لە ڕێگەی دکتۆر غالب و هەندێک لە هەڤاڵان و هەمومان پێکەوە واژۆمان کۆ کردەوە بۆی لیژنەیە کتابەت دروست بێ و لیژنە تایبەتەکەش دروست بۆ بۆی لێکۆڵینەوە بکرا لەسەر سووتانی شاخەکانی هەرێمی کوردستان داربڕینەکان داخڵکردنی بۆ ناو هەرێمی کوردستان دەوڵەتی تورکیا داخڵکردنی بۆ تێکشکانی سیادەی عێراق بۆ هەموو ئەمانە داوای لیژنەمان کردووە.